لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 29 خولی ئەستێرەکانی عێراق دوهۆک بووە میوانی نەجەف. یەکەم هێرشی یاریەکە تەواو مەترسیدار بوو. حازم مەستووڕی تونسی زۆر نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ یەکەم. بەیار ئەوبەکر خۆی کردە قوربانی و نەیهێشت تۆپەکە بچێتە گۆڵەوە. وەڵامی هەڵۆکانی چیاکان بەم لێدانەی ئاکۆ حزێر بوو. عیماد لواتی تونسیش بەم لێدانە مەترسی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. گۆڵ پارێز دووری خستەوە. حازم مەستووری جارێکی دیکانەی توانی وەک پێویست مامەڵە لەگەڵ تۆ بکات، هەر بۆیە ئەم دەرفەتەشی بە ئاسانی لەدەستدا. نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دۆم تۆپ زیاتر لە ناوەڕاستی یاریگاوە ئاڵوگۆڕی پێدەکرا. ناوە بە ناوە هێرش بۆ هەردوو تیپ هەبوو. لەم دەرفەتەی نەجەف محەممەد معەن گیانی خۆی بەخت کرد و نەیهێشت دهۆک گۆڵی لەسەر تۆمار بکرێت. لەم حاڵەتە ناوبژوان لێدانی سزای بۆ نەجەفی خاوەن ماڵ ئەژمار کرد. هەرچەندە ناڕەزای زۆری یارزانانی دۆچی لێکەوتەوە، بەڵام ناوبژوان پێداگر بوو لەسەری. محەممەد داود با سەرکەوتنی جێبەجێ کرد و بربەستی یەکسانی شکاند و شین پۆشانی خاوەن ماڵی بە گۆڵ یەکەم پێشخست. محەممەد زامل موشکێکی ئاراستەی گۆڵی دهۆک کرد. محەممەد ساڵحی گۆڵ پارێز دووری خستەوە. لەگەڵ ئەوەی لە دواخولەکان هەڵۆکانی چیاکان لە هەوڵی گۆڵ یەکسانیدا بوون، بەڵام پێی نەگەیشتن و یاری بە سەرکەوتنی نەجەفی خاوەن ماڵ کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک 3 خاڵی گرنگی لەدەستدا و بە 44 خاڵەکەی لە خانەی شەشەمی ڕیزبەندی مایەوە. نەجەفیش بە 49 خاڵ هەر لە خانەی پێنجەمە، بەڵام لە زاخۆی چوارەم نزیک بوویەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.